ڕشتەی مرواری. نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. پێشەکی بۆ چاپی 2021. بە ناوی بەدیهێنەری بوونەوەر. نامانەوێ بگەڕێنەوە بۆ سەرەتای مێژووی مرۆڤ و نەتەوەی کورد. نامانەوێ بڵین مرۆڤ واتە کورد و بەس. ناشمانەوێ بڵین کورد هیچی نەبووە و دواکەوتوو بووە. بەڵام ئەمانەوێ بڵێن کوردیش یەکێکە لەو مرۆڤانەی کە یەزدانی مەزن نیشتیمانێکی پیرۆزی کردە خەڵاتی کە بە پێی دەقی قورئان بە خاکێکی پیرۆز و لە قالێ خراو ناوبراوە. دیارە خاکی بە پیت و بایەخ بەری شیاوی لە ئامێزدایە. ئەم گەلی کووردا تەڵەبەری ئەم جیهانە پان و پۆڕەیە کە لەم خاکە بە پیتەدا خوای گەورە داینا بۆ ئاوەدانکردنەوە و وەچە خستنەوە و سەرهەڵدانی گەلێکی زەحمەتکێش و دڵسۆز و مرۆڤ دۆست و قارەمان. بەڵام لەبەرەوەی شتی بە نرخ ناحەزی زۆرە و هەر کەسەیەوە بە شێوازێ خۆی بکاتە خاوەنی ئەم خاک و نیشتیمانی کوردستانەیش کەوتۆتە بەر تەوژمی داگیرکەران و ناحەزان. بە درێژایی مێژوو پیلانی جۆرا و جۆریان بۆ داڕێژراوە و شەڕی زۆریان لەگەڵ کراوە. بەڵام گەلی کورد دەوامی هێناوە و تا دوا هەناسا دژی پیلان گێڕان و ئاژاوەچیان وەستاوە و لەلایەن نیشتیمان دۆستانەوە بەرپەرز دراونەتەوە و پاش هەزاران ساڵ هێشتا نیشتمان هەر کوردستانە. کاتێ بەو جۆرە نەیانتوانی گەلی قارەمان دەستەمۆ بکەن ڕێکاری تریان گرتە بەر بۆ ئەوەی بگەنە ئاواتیان. بۆ ئەم مەبەستەیان هاتن دەستیان بڕین لە جیهانی ڕۆژ و هەموو کەرەستە پێشکەوتووەکان. بەڵام بە پیتیە و خاک و ئاوا مێشکی وەهای پەروەردەکرد کە توانیان بە بێنیاز بە جیهانی دەرەوە بۆ خۆیان ئامێر و پێداویستی ژیانیان دروست بکەن و لەم ڕێگەشەوە دوژمن ناهومێت بوو. دوژمن دەیزانی بۆ ئەوەی گەلی کورد لە ڕیشە دەربهێنێ و خاکی بکاتە نیشتیمانی خۆی ئەبێ فەرهەنگ و کەلتور و مێژووی ئەو گەلە لە ناو بەرێ. بەم بۆنەوە نەیان هێشگەلی کورد خوێندەوار بن و مێژووی خۆیان تۆمار بکەن بۆ داهاتوو. کەلتور و فەرهەنگ و زمانی خۆیان بە ناوی پێشکەوتنەوە ناردە ناویان و کاڵفامەکانیان لە برەبرد و سپانیان بە گوێیاندا کە تا خۆتان نەگۆڕن پێش ناکەون و هەردووا کەوتون. کە ئێستا بەرهەمی ئەو خۆفرۆشیە بە چاوە بینرێ و بووەتە هێمای مۆدێڕنیتە بوون. خەریکیان کردن بە خوێندنەوە و نووسینی بێگانە و خۆیان لە پێنووس بڕان و بوونەبوو کەڵی دەستی ناحەز و بە هەر جۆر حەزی ئەوان بوو جل و بەرگیان بۆ ئەدورین و بۆیانە نووسین و پێیانە خوێندن. بەڵام لە ناو هەر نەتەوەیەکدا کەسانێک بوون کە وەک مم داگیرساون و هێور هێور سوتاون و بۆ ئەوە ڕووناکی ببەخشن خەڵکیان فێری خوێندن و نووسین کردووە تا چیتر مێژوویان نەسڕێتەوە. شاعیران بە شێعر و نووسەران بە نووسین کەوت نەزیندووکردنەوەی گەلی چەوساوە. ئەم بزافەش لە دوای سەرهەڵدانی ئیسلام لە کوردستاندا دەستی پێکردووە و لە مزگەوت و حوجرە و تەکیە و خانەقاکاندا گەشەی کردووە و مێژوو ئەم ڕاستیە دەسەلمێنێ. یەکێ لەم کەڵە پیاوانە کە بەڕاستی ڕشتەی نوکی خامەی گەوهەر و مرواری لێدەبارێت و نەی هێژ لەمە زیاتر بێناسنامە بمێننەوە مامۆستا عەلادینی سەجادیە و یەکێ لە شاکارەکانی ئەم ڕشتەی مرواریەیە کە سەرەتاکەی ئەو دایهێنا و بە هیواین درێژەی پێبدرێ و لە خەوی بێئاگایی بێدار بینەوە و بە گورگانە شەوەی ناحەز خەونوسکە نەمان باتەوە و کەلتور و مێژوومان لێ نەچن. دوایەوەی لە ساڵەکانی 1950 زاینی بەدواوە ئەم نووسراوە زیندووە کەوتە بەردەستی خوێنەر نامۆی یەکەی ڕۆشنبیرەکانی سڵەماندەوە. هەروەک مامۆستا خۆی ئاماژەی پێکات بەڵام دواتر خۆیان بوونە خولیای درێژە پێدانی. ئێمەش وەکو ڕێبوارێکی ئەم ڕێوازە قۆڵمان لێ هەڵماڵی و دڵ سۆزانە ڕێگەکەمان خاوێن کردەوە و تاسماندا بۆ عاشقان و بەشی خۆشمان حەڵاڵ کرد. بۆ ئەم چاپی دووهەمە چی کراوە؟ دوا بە دوای تەوابوونی چاپی یەکەمی ئەم هەژڕشتەیە بازاڕی مرواریەکانی گەرم بوو. هەر یەکە و بە پێی توانە سەر لە نوێ چاپیە کردەوە و ئەخرایەوە بەردەستی خوێنەر.
لە ساڵی 2770 کوردی واتە 1396 هەتاوی بەرامبەر لەگەڵ 2017 زاینی چاپی یەکەمی ئەم کتێبە بەڕێنووسی نوێ لە یەک بەرگدا لەلایەن چاپ و دەستگای بڵاوکردنەوەی کوردستانەوە لە سنا چاپ و بڵاو کرایەوە. اینجا لەبەر هەندێک پێویستی جارێکی تر خوێندنەوەمان بۆ کردو ئەمەرکانەی خۆمانمان بە جوانی بەڕێوە بن. هەرچەند ناتوانین بڵین بێ هەڵە و کەم و کوڕیە، بەڵام ئەتوانین بڵین بێ هەڵەترین و پوختترین ڕشتەیە کە تا ئێستا کەوتۆتە بەردەستی خوێنەر. لەبەرەم هۆکارانەی خوارەوە یەکەم بە وردی پێداچوونەوەمان بۆ کردو لەگەڵ چەند نوسخەیەکی چاپکراوی چەند بڵاوکراوەی جیاواز بەرابەریمان کردو لە یەکماندانەوە تا جوانترین و پوختترین بەرهەم بەدەست بێت. دووهەم تا ڕادەی توانە هەتا لە بابەت یەکتێ نەگەیشتبین و بۆمان ڕاز نەبوو بێتەوە دەستبەرداری نەبووین و وازمان لێ نەهێناوە. وە بۆ ئەم کارەی خۆمان بێجگە لە نوسخە جیاوازەکانی ڕشتا بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان و جێناکۆکەکان لە فەرهەنگە کوردیەکان و تەکنەلۆژی ئینتێرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەپلیکیشنە تایبەتەکان کەڵکما وەرگرتووە و لە کەسایەتیە شارەزاکانیش لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان پرسیار و ڕاوێژمان کردووە. سێهەم بۆ ڕاستکردنەوەی زاراوە جیاوازەکانی وەکو هەورامی و کرمانجی و جافی و فەیلی لە پسپۆڕ و شارەزایە و ناوچەیە داوای ڕوونکردنەوە کراوە و تا ڕادەی توانە زاراوەکانمان بێ قسە کردووە. بەڵام لەبەرەوەی هەورامیەکە زۆر جیاوازتر بوو لە زاراوەکەی خۆی بە پێویستمان زانی لەبەرەوەی هەڵی نووسینەکە نەبێتە مێژوو بۆ نادروستی زمانەکە لە پەراوێزدا ئەسڵی قسەکەمان بە هەورامی نووسیەوە. چوارەم بۆ ڕاستکردنەوەی ناوی شوێن و کەسایەتیەکان تەواوی هەوڵی خۆمان خستۆتە کار بۆ ئەوەی کێشەیەکی ڕێزمانی و ڕێنووسی لە ناوەکاندا نەبێ. پێنجەم ڕێنووسەکەی بە ڕێنووسی سەردەم پیچنی کراوە و ئەو شوێنانەی کە پێویست بوون بە شێوازی نووسینی خۆیان لەبەرەوە یەگەر بکرابە بە ڕێنووسی کوردی مانای وشە یان ناوەکە گۆڕدرا لە نێو دوو کەواندا وەکو خۆی نووسیمانەوە. شەشەم هەرچەند بابەت و چیرۆکەکان لە هەندێک جێگادا دووپات کرابوونەوە بەڵام لەبەر ئەمانەتداری زەحمەتەکانی مامۆستا بە ئەمانەتەوە وەکو خۆی نووسیمانەوە و زیادەکانمان لا نەبر. حەوتەم بۆ زانیاری خوێنەر بۆ یەکەم جار لەم چاپەدا فەرهەنگۆکێکی کورتی پوختی ساکارمان لە کۆتایی کتێبەکەدا دانا بۆ دۆزینەوەی مانای هەندێک وشەی نامۆ کە لە ناو ڕشتەکەدا بە زاراوە جۆرا و جۆرەکان هاتبوو. هەشتەم ئەگەر لە هەندێک شوێن هەستمان کرد بێ وشە یان ڕستەیەک ناتەواوە و بەبێ ئەوەمان نانادا لە ناو کرۆشەدا پێمان زیاد کردووە و دەستکاری مەتنەکەمان نەکردووە. نۆیەم ئەگەر لە شوێنێک هێمایەکی سەرسوورهێنەرتان بەرچاو کەوت لە ناو کرۆشەدا ئەوە مانای وایە ئەم بۆ چوونەی مامۆستامان پێوان نەبووە بەڵام نەمان گۆڕیوە. دەیەم ئەگەر لە شوێنێکدا نەمانتوانی بێ هەڵەکان ڕاست بکەینەوە لە پەراوێزدا ئاماژەمان کردووە و لە سەرشانی خۆمان سوک کردووە. یازدەیەم لەبەرەوەی تەنیا پەروەردگار هەڵە ناکا ئێمەش پێچێ هەڵەمان بوو بێ. هەرچەند لای خۆشمان وایە بێ هەڵەیە بەڵام ئێوە بە گەورەی خۆتان چاکی بکەن و ئاگادارمان بکەنەوە تا لە چاپەکانی داهاتوودا جێگریان کەین. ئیتر خۆشیتان لەخوای گەورە داواکارین هەر بژین و خوا پشتیوانی ئێستا و دوا ڕۆژی هەموو لایەکمان بێت. بەسوپاسەوە میم ڕەفێق ڕۆستەمی 25 ڕەزبەری 2790 کوردی. پێشەکی بڵاوکەرەوە سەدەی 19 لە مێژووی هاوچەرخی کورددا سەدەیەکە پڕ لە هەوراز و نوشێو لێو ڕێژ لە خۆشی و ناخۆشی دارماڵ لە دەرفەت و هیوا لێوان لێو لە ناهومێدی و کڵۆڵی و شەڕی نەخوازرا و ئاوارەی و هەژاری و نەداری. کورد لەم سەدەیەدا لە باتی ئەوەی وەکو گەلانی تری ئەم جیهانە مافێکی بدرێتێ و لە سەرا و خاکی باو باپیرانیەوە وە حەوێ کەچی سیاسەتی نامرۆڤانەی بەرژەوەند خوازانەی ئیمپریالیزمی جیهانی هات و کردی بە چەند کەرتەوە و هەر کەرتێکی نووسان بە پەیکەرەی وڵاتێکەوە کە دەسەڵاتدارانی ئەم وڵاتانە ئێستەیشی پێوە بێ وەکو گەلێکی یاخی و سەربزێ و لیان ڕوانیوە و نان هێشتووە پشوویەکی بەبەردابێتەوە و سەری لە نێو سەراندا دەرکەوێ. بەڵام با هۆزی نیشتیمان پەروەری و گەلدۆستی لە دەرونی لاوی کورددا نیشتووەتەوە و ڕۆژ بە ڕۆژ لە ڕاماڵیندا بووە. کوشتن و ئاوارەکردن و زیندانکردن نەیانتوانی هەرس بەورەیەم گەلە بهێن و لا مانجی ڕەوای خۆی وەرگێڕن. ئەگەر لە بەشێکی ئەم کوردستانەدا شۆڕشی ڕامیاری سەرکوت کراوە لە بەشێکی تریدا شۆڕشی ئەدەبی سەری هەڵداوە کە نەیهێشتووە درەختی خەبات پاییزی ناهومێدی دایگرێ و لە قوپۆی وشک ببێ.
لەم سەدەی 19هەمدا بیرمەندان و خوێندەواران و نووسەرانێکی زۆر بەتوانە هات ناراوە کە بەڕاستی دڵسۆزانە خەباتی پێنووسیان کرد. ئاوارەییان کێشا، زیندان و نەداری و هەژاریان بینی، بەڵام هیچیان نەیان توانی هەڵوێستیان بگۆڕن و بۆ تاوێک لەو بزافە ڕۆشنگەریە ڕایان گرن. یەکێک لەم نووسەرە خەباتکەرانە جەنابی مامۆستا عەلادینی سەجادیە، کەسێک کە ماوەی 40 ساڵ لە تەمەنی خۆی بۆ فەرهەنگ و زمان و کللتور و کە لە پووری نەتەوەکەی تەرخان کرد. شار بە شار و دێ بە دێ دەگەڕا بۆ بەدەستێنانی پندێک، مەتەڵێک یان چیرۆکێکی ڕەسەنی کوردی تا بەڵکو لە فەوتان ڕزگاری بکات و مەڵۆ مەڵۆ لە شارای خەرمانی کە لە پووری کوردیدا داینی بۆ ئەوەی وەچەی دوایی پاشەن وەکەوەکردن کەڵکی لێوەرگرن. مامۆستا سەجادی خەمخۆرێکە ئاگای لە دەردی نەتەوەکەیەتی، بۆیە 40 ساڵ بە دوای دەرماندا گەڕاوە بۆ چارەسەرکردنی ئەو دەردا. دەردەکەش دەردی نەخوێندەواری و تێنەگەیشتنە، هەر بۆیە لەسەر ڕووبەرگی هەموو کتێبەکانیەوە ئەم ڕستە جوانەی نووسیوە. زانا دانایە، دانا توانایە، واتە هەتا زانا و خوێندەوار نەبین ناتوانین دانا و تێگەیشتوو بین. تا تێگەیشتوو نەبین توانا و دەسەڵاتمان نییە و لە ژیانی ژێردەستەی ڕزگارمان نابێ. کەواتە شۆڕشی پێنووس هاوشان و هاوتەریبی شۆڕشی چەکداریە و بەڵکو و گۆڕەپانی ئەم بەر بڵاوترە. چونکە کەوشەن و پانتایی شۆڕشی پێنووس مزگەوت و حجرە و زانکۆ و قوتابخانە و کدێب و گۆڤار و ڕۆژنامە و زۆر شتیدی دەگرێتەوە و هەموو چین و توێژێک لە هەموو بوارێکدا دەتوانن ئەم جۆرە شۆڕشە ڕێک بخەن. هەروەک چۆن مامۆستا سەجادی و زۆرێک لە زانایان و ڕۆشنبیرانم شۆڕشیان هەڵبژارد و کتێبخانەی کوردیان تەژی بەرهەمی پاراوی خۆیان کرد و بوونە شانازی بۆ گەلی کورد. بەو هیوایەی جارێکی تر گەلی کورد ڕۆڵەی ئاوا پەروەردە بکە و پێشکەشی کۆمەڵگای بکات. ژیان و ژیواری. عەلادین کوڕی نەجمەددین کوڕی عیسامەددین لە بنەماڵەی سەجادی شاری سنەیە. لە ساڵی 1970 زاینی لە گەڕەکی قەتارچیان لە سنە لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە حوجرەی مزگەوت دەست پێ کردووە و بە فەقێتی زۆر شوێنی کوردستانی ئێران و عێراق گەڕاوە. 2000 لە سلێمانی دانیشتووە و لە ساڵی 1938 ئیجازەی زانستاینیەکانی وەرگرتووە. ئەوجا ڕووی کردووەتە بەغدا و لە مزگەوتی نائیمە خاتون لە گەڕەکی بەناوبانگی مەیدان بووەتە پێشنوێژ و هەر لەوێ شیاوە. لە ماوەی جەنگی دووەمی جیهانی لە ڕۆژنامەگەری نزیک بووەتەوە. بەم هۆیەوە پەیوەندی بە چاپ و چاپەمەنیەوە بووە. لە گۆڤاری گەلاوێژدا کاری کردووە، گۆڤاری نزاری بەڕێوە بردووە. لە ساڵی 1959 کراوە بە مامۆستای ئەدەبی کوردی لە زانکۆی ئەدەبیاتی بەغدا. لە سەرەمیشەی بەردەوام بووە تا ساڵی 1970. لەم ساڵەدا کراوە بە ئەمینداریەتی گشتی ئەوقاف بە پلەی وەزیری لە هەرێمی ئۆتۆنۆمی کوردستانی عێراق لە هەولێر. ساڵی 1970 خانەنشین کراوە و گەڕاوەتەوە بەغدا و کەوتووەتەوە سەر کۆتایی هێنان بەو پرۆژە ویشانەی کە لە بابەت ئەدەبی کوردیدا نیوە و ناتەواو دەستی لێ هەڵگرت. کوژرانی کوڕە گەورەی لە جەنگ ئێران و عێراقدا هێزی لێبڕیوە و لە پەل و پۆی خستووە و توانای نووسین و لێ کۆڵینەوەی کەم کردووەتەوە. تا لە ڕۆژی 13 کانونی یەکەمی 1984 زاینی بەرامبەر لەگەڵ 22 نوێی 1363 هەتاوی لە بەغدا کۆچی دوایی کردووە و لە گۆڕستانی شێخ عەبدولقادری گەیلانی بە خاک سپێردراوە. بەرهەمەکانی مامۆستا سەجادی لەگەڵەوەدا کە درەنگ دەستی بە نووسین کردووە، بەڵام بەرهەمی زۆر پڕبەهرەی لێبەزێماوە کە لە ڕاستیدا هەمویان سەرچاوە و جێی بڕوای لێکۆڵەران و توێژەرانە. سەرەتای دەستکردن بە نووسینی دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەرهەڵدانی جەنگی جیهانی دووەم کە ئەو دەم ڕۆژنامە گەورەترین دەستگای ڕاگەیاندن بووە بە تایبەت بۆ خوێندەواران. سەجادیش بە ڕۆژنامەگەری دەست پێ دەکات لەژێر چاودێری نووسەری بەتوانە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە خاوەنی گۆڤاری گەلاوێژ بووە. بەڵام چونکە بەهۆی سەرقاڵی و کاروباری سیاسیەوە نەی پرژاوەتە سەر گۆڤارەکە، کاروباری گەلاوێژی هەموو بە مامۆستا سەجادی سپاردووە و ماوەی 10 ساڵ وەک سەرنووسەر لەم گۆڤارەدا چالاکی کردووە. پاش داخرانی گەلاوێژ بۆ خۆی لە بەغدا گۆڤاری نزاری بە زمانی کوردی و عەرەبی دەرکردووە. پاش 2 ساڵ ئەمیش داخراوە. ڕۆژنامەگەری ئاسۆیەکی ڕوونی بۆ مامۆستا کردووەتەوە و بە دنیای وێژە و مێژوو فەرهەنگ و زمان و زاراوەی کوردی ئاشنا کردووە.
یەکەم ساڵی 1952 یەکەمین کتێبی بەناوی مێژووی ئەدەبی کوردی لە چاپداوە و پاشان بۆ جاری دووهەم لە ساڵی 1970 چاپی کردووەتەوە. دووهەم ساڵی 1956 پاش گەشت و گوزارێک بە شارەکانی کوردستانی باشووردا گەشتنامەیەک بەناوی گەشتێک لە کوردستانە چاپەکات. سێهەم ساڵی 1959 کتێبی بە نرخی شۆڕشەکانی کورد و کۆماری عێراق چاپ دەکات. چوارەم ساڵی 1960 کۆیە و چیرۆکانەی کە لە ماوەی 10 ساڵی تەمەنی گۆڤاری گەلاوێش چاپ کرابوون کۆیان نەکاتەوە و بە ناوی هەمیشە بەهارەوە چاپیانەکات. پێنجەم ساڵی 1960 کتێبێک بە ناوی دەستور و فەرهەنگی زمانی کوردی چاپ دەکات. شەشەم ساڵی 1968 کتێبێک بە ناوی ئەدەبی کوردی و لێکۆڵینەوەی کوردی چاپ دەکات. حوتەم ساڵی 1970 کتێبێک بە ناوی نرخشناسی چاپ کردووە. هەشتەم ساڵی 1973 کتێبێک بە ناوی دووچامەکەی نالی و سالم چاپ کردووە. نۆیەم ساڵی 1974 کتێبێک بە ناوی کوردەواری چاپ کردووە. دەیەم ساڵی 1970 کتێبێک بە ناوی دەقەکانی ئەدەبی کوردی چاپ کردووە. یازدەیەم ساڵی 1970 کتێبێک بە ناوی خۆشخوانی چاپ کردووە. دوازدەیەم کتێبێک بە ناوی گێتی زیندەوەر چاپ کراوە. سێزدەیەم کتێبێک بە ناوی مێژووی پەخشانی کوردی چاپ کراوە. چاردەیەم ڕشتەی مرواری ئەم کتێبە 8 بەرگە. بەرگی یەکەمی ساڵی 1950 چاپ کردووە و بەرگی هەشتەمیشی ساڵی 1983 کە دوای چاپکردنی بەرگی هەشتەمی ئەم کتێبە ئیدی کتێبی چاپ نەکردووە. گەورەوی و خەمخۆری مامۆستامان کاتێ بۆ دەردەکەوێ کە دەبینین هەموو کتێبەکانی بە زمانی کوردی و لەبارەی زمان و مێژوو دابوو نەریتی کوردەوە نووسیون. ئەمە لە کاتێکدایە کە مامۆستا لە بەغدا بووە و عەرەبی و فارسیشی چاک زانیوە. بەڵام چونکە لە خەمی گەلەکەیدا بووە هەر بە زمانی گەلەکەی نووسیوێتی. شێوازی نووسینی مامۆستا سەجادی شێوازی نووسینی بەگشتی ساکار و ڕەوان بووە. زۆر گرنگی بە وشە و ڕستەداوە و بەکارهێنانی وشەی ڕەسەنی پێخۆش بووە. لە زۆربەی زاراوە کوردیەکان کەڵکی وەرگرتووە و بە پێی شوێن شێوازی نووسینی گۆڕیوە. بۆ نمونە شێوە نووسینی لە مێژووی ئەدەبی کوردی داوایە کە لە سەرەتای باسی هەر شاعیرێکدا زۆرە دیبانە پەخشانێکی سەرواداری ئەفراندووە کە خوێنەرە خاتە زەوقەوە. هەروەها لە شۆڕشەکانی کورددا پەخشانێکی حەماسی و هەڵنانی هەیە. لە گەشتێک لە کوردستانە پەخشانێکی شاعیرانە و تەوسیفی هەیە. لە هەمیشە بەهاردا چیرۆک نووسێکە هەندێک جار ڕۆمانتیک و جار-جاریش ڕیالیستیانە دەنووسێ. لە ڕشتەی مرواریشدا پەخشانێکی گشتپەسەندی هەیە کە خوێنەری لێماندوو نابێ. بەگشتی مامۆستا سەجادی ئاگای لە پێنووسەکەیەتی ئەزانێت چۆن و چی لەکوێ بنووسێ. ڕشتەی مرواری ئەدەبی گاڵتە و گەب شێعرێک چیرۆکێک یان بەسەرهاتێکە کە بە شێوەی گاڵتەئامێز باز بکرێت نەک تەنیا بۆ پێکەنین و باس، بەڵکو هەندێک جار دەتوانێت بگرێنێ یان مرۆڤ داسڵەکێنێ یان پند و ئامۆژگاری لێوەربگیردرێ یان نوکتەی زمانەوانی و ئەدەبی تێدا بێ یان ڕووداوێکی مێژووی لێوە دەرکەوێ یان زۆر شتی تر. ئەم شێوە نووسینەش لەقێکی ئەدەبە و لە ئەدەبیاتی کوردیدا بەداخەوە کاری کەمی لەسەر کراوە و بەڵکو فەرامۆشیش کراوە. مێژووی ئەدەبی گاڵتە و گەب مێژوویەکی کۆنی هەیە لە ناوگەلانی خاوەنە دەبدا. لە ڕۆژاوادا مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ پێش سەدەکانی ناوەڕاست کە لەلایەن شاعیران و نووسەرانی یۆنان و ڕۆمەوە کاری بۆ کراوە. لە ناو عەرەبەکانیشدا یەکەم جار لە سەدەی دووەمی کۆچیەوە لەلایەن جاحیزەوە سەری هەڵداوە و دوو کتێبی ئەلحەیوان و ئەلبوخەلائی بەم ئەدەبیاتە نووسیون. پاش ئەو ئیبن قوتەیبەی دینەوەری کە زانایەکی کورد بووە کتێبی عیونە لەخباری دانا و دواییژی ئیبن عەبدی ڕەبا کتێبی عیقدی الفەریدی دانا. لە ناو فارسەکانیشدا یەکەم جار عەتاری نیشابوری کتێبی ئیلاهینامەی دانا و پاشان عوبەیدی زاکانی چەندین بەرهەمی بەم شێوە نووسی. لە ناو کوردیشدا ناتوانین بڵێن ئەم زۆرە ئەدەبیاتە نەبووە چونکە هەموو نەتەوەیەک پێویستی بەم زۆرە ئەدەبە هەیە. چونکە وەکو زانایانی لۆژیک پێناسەی مرۆڤەکەن و ئەڵێن مرۆڤ لەگەڵەوەدا کە گیانلەبەرێکی ئاخێوەرە تەنیا گیانلەبەرێکیشە کە پێ دەکەنی کەواتە پێکەنین تایبەتمەندیەکی مرۆڤە و لێی زیان نابێتەوە و هەردەم پێویستیەتی. یەکێک لە کارەکانی ئەدەبی گاڵتە و گەپیش هێنانە پێکەنینە.
ئەم کارەش دەم بەدەم و چین بە چین هەر بووە و گێڕدراوەتەوە. بەڵام هەروەک بەگشتی ئەدەبیاتی کوردی لە بێخاوەنی کۆ نەکراوەتەوە و هەندێکی فەوتاوە، ئەمیش هەر بەو دەردەچووە و مێژوویەکی تەواو نییە بەدەستەوە کە کەی و لەلایەن کێوە یەکەم جار سەری هەڵداوە. ئەڵماسخانی کەنۆڵەیی پارچە شیعرێکی گاڵتامێزی بە ناوی مشک و پشیلەوە هەیە کە زۆر جوان و بەهێزە. هەروەها میرزا عەبدولقادری پاوەییش پارچە شیعرێکی بەناو کولەو ئاینەمەل هەیە کە باسی شەڕی عوسمانی و سەفەویەکانەکات. بەڵام بە شێوەی کتێبێکی سربەخۆ پێش مامۆستا سەجادی بە زمانی کوردی شتێک نەنووسراوە، هەرچەند مامۆستا محەممەدی خاڵ شتێکی کەمی کۆ کردبووە و لەم دواییانەدا بە ناوی لە سەرگوزەشتەکانی ژیان لە چاپدرا، بەڵام زۆر کەم بوو. کەواتە ئەتوانین بڵین مامۆستا سەجادی یەکەم کەسە کە ئەدەبی گاڵتەوگەپی کوردی لە چاپداوە. ڕشتەی مرواری جیا لەوەی کە کۆمەڵەیەکی ئەدەبیە، نمونەیەکی ڕەنگاوڕەنگە لە هەزر و فکری کۆمەلگای کوردی. لەم بەرهەمە بنرخەدا لە زمانی خەڵکێکی ئاسایی و زۆر جار نەخوێندەوارەوە پند و قسەیەک دەبیسین کە لەوانەیە زۆر لە زانا و فەیلسوفان بۆ تێگەیشتنی مێشکیان سواوە و هەم خۆیان و هەم خەڵکیان وەتەنکێناوە و لە ئەنجامدا نەخۆیان تێگەیشتون نە خەڵکی. کەچی نەخوێندەوارێکی ڕەمەکی بە زمانێکی ساکار و پاراو لە ناخی دڵێکی بەکوڵەوە بەبێ ئەوەی ڕێبدا زمان بیری ئاڵۆز و شێواوکە دەیڵێتەوە. لە زۆر شوێندا پەندی زۆر جوانمان دێتە بەرچاو کە بەڕاستی دەبێتە زاخاوی مێشک. ساکاری ئەم قسانە لە ئاستێکدان کە خوێنەر دەباتە ناو دەریای بیر و ئەندێشەوە. زۆر جار ئەزمموی سەدان و هەزاران ساڵەمان دێتە بەرچاوی دڵ و بیرەوە. ئەزمون گەلێک کە وەکو هەتاو تیشک دەبارێنە سەر ڕێگای تاریک و پڕ لە هەورازی ژینەوە. ئامانجی ڕشتەی مرواری گێڕانەوەی کارەساتە مێژوویەکان و ناوبردنی کەسایەتیە ناودارەکان و ئەزمون و تەجربەی پێشینیان و هەروەها گێڕانەوەی باری کۆمەڵایەتی ناوچەکانی کوردستان و باسکردنی ڕەوشی دابوونەریتی کۆمەلگای لەمەوپێشی کووردە. کە باسکردن و گێڕانەوەی ئەمانە سوودی زانستیان هەیە و مرۆڤ ئاگاداری بەسەر زاراوە جیاجیەکانی کوردستان و دەوڵەمەندی زمانی کوردیدا پەیداکات. کە مامۆستا لەم کدێبەدا بە ئەمانەتەوە هەموویانی بە شێوە زاراوەی ئەو جێگایە کە ڕووداوەکە یان قسەکەی تێدا کراوە هێناوە. لەوانەیە هەندێک کەس وا هەست بکەن کە مامۆستا سەجادی شەلم کوێرم هیچ دەستپارێزی نەکردووە و هەرچی بەردەستکەوتووە لە چاک و خراپ تێکەڵی کردووە و بەم ئیشەی زەرەری لە ئەدەبی گاڵتە و گەبداوە و نرخی ڕشتەکەی هاتووەتە خوارەوە. بەڵام ئەوەی ڕاستی بێ ئەدەبیاتی فۆلکلۆری کورد زۆر ڕاشکاوانەتر ژیان و دابی کۆمەلگای کوردەواری ڕاژە و لێک داوەتەوە و مامۆستاش ئەم ئەمانەتەی زۆر بە پارێزەوە گواستووەتەوە. کەواتە ئەگەر ڕەخنەیە کە بێ ڕوو لە کللتوری کورد دەکات نەک لە ئیشەکەی مامۆستا. جیاوازی چاپی 2021 لەگەڵ چاپەکانی پێشتر. ئەم چاپەمان لە ڕووی نوسخە چاپکراوەکانی مامۆستا خۆیدا سەر لە نوێ پیچنی کردووە و لەسەر ڕێنووسی یەکگرت و دامان ڕشتەوە. ئەو پەڕی کۆششمان کردووە کە بەرهەمێکی بێ هەڵەوپەڵە پێشکەشی خوێنەران بکەین. بەم بۆنەوە زۆر پێداگریمان کردووە لە هەڵەگیریدا. خاڵبەندی و نیشانە و هێمای ڕێزمانیمان بۆ ئاسانتر خوێندنەوە بۆ داناوە. بۆ هەر داستان و بابەت و باسێکی سربەخۆ ژمارەیەکمان دانا تا خوێنەر وەک ڕێفرێنسێک بتوانێت کەڵکی لێوەربگرێ و بە ئاسانی بگەڕێتەوە سەر ئەو باسەی کە دەیهەوێت. ئەم چاپەمان لە سەریزن و لەژێر چاودێری بنەماڵەی بەڕێزی مامۆستا ئامادە کردووە کە بەڕاستی نەجابەت و گەورەی خۆیانیان نواند و ئەو پەڕی هاوکاریان لەگەڵدا کردی. زۆر سپاسی ئەدەبدۆستیانەکەین و تەمەندرێژیان لە خوای گەورە داواکاری. لە کۆتاییدا داوا لە خوێنەرانی خۆشەویست دەکەین وەکو بەرهەمەکانی تری ئەم ناوەندە لە هەڵاو کەم و کوڕیەکانمان ئاگادارمان بکەنەوە. بەسپاسەوە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستان.